بینەرانی خۆشەویست، سڵاوێکی گەرمتان پێشکەش دووبارە هاتوونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئاڵلقەیەکی تر لە بەرنامەکەی خۆتان واتە بەرنامەی ئێمە و بینەران. بەڵێ لەلا منیشەوە سڵاوتان دەبێت عزیزان، هیوادارم کە لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن و مەجاتان هەبێت تا کۆتایی ئەم بەرنامەیەش بینەر و بیسەرمان بن. بڵێ ئەو بەرنامەیە بەنامە و ئیمەیل و پەیوەندیەکانی ئێوە دەڕازێتەوە و ئێمەش بە بەشی خۆمان هەوڵ دەدەین وەڵامی ئەو پرسیارانەی کە لەلایەن ئێوەی ئازیزەوە بەڕوومان دەبێت بدەینەوە. ڕێگای پەیوەندیگرتن لەگەڵ ئێمە بە شێوەی جۆراوجۆرە. یەک لەوانە ئیمەیل و ژمارە تەلەفۆنێکە کە لەسەر سەفحەی تەلەڤیزیۆنەکەتان ناوە دێت و دەچێت. بڵێ هەروەها دەتوانن لە ڕێگەی نامە و ناردنی بە شێوەی گونجاو ئەو پەیوەندیە دابمەزرێنن. ئێمە هیچ نامەیەک بێوەڵام ناهێڵینەوە، ئەوەندە نەبێت کە ئەگەر ژمارەیان زۆر بوو دەیانخینە نۆبەوە. جاری واشەیە بەهۆی کورتبوونی ماوەی بەرنامەکەمان ناچار دەبین بەحزەنامەیەکی بینرانی عزیزمان تۆزە کورت بکەینەوە. نامەکانتان بە زمانی کوردی یان فارسی بنووسن، هیچ کێشەیەک نییە، ئێمە بە زمانی کوردی بۆتان بڵاو دەکەینەوە. چاوەڕێی پەیوەندیەکانی ئێوەین بۆ هەرچی دەوڵەمەندکردنی بەرنامەکەتان واتە بەرنامەی ئێمە و بینەران. فەرموون ئێوە بەرنامەی ئەم هەفتەیەمان. لكوس بوسيهن
چاوان بە سەرەتای بەرنامەکەمان لەسەر نمایشی هەڵبژاردن و ئەو کاندیدانی کە بۆ سەرۆک کۆماری هەڵبژێردراون دەست پێ بکەین. هەروەک ئاگادارن ڕۆژی یەکشەممە 20 جۆزدەردان شۆڕای نیگهبان ناوی ئەو کەسانی ڕاگەیان کە سلاحیەتەکەیان بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆماری پەشڕاست کراوەتەوە کە بریتی بوون لە مەسعود پزیشکیان، مستەفا فور محەممەدی، یەکێک لەو کەسانی کە ساڵی 1367 لەگەڵ ڕئیسی ئەندامی هەیئەتی مەرگ بووە، سعید جەلیلی و عەلیڕەزا زەکانی، ئەمیر حوسێن قازیزادە و محەممەد باقر قالیباف. ئەوانەی کە سەلاحیەتیان ڕەت کرایەوە وەک ئەحمەدی نژاد و لاریجانی لە زۆمرەی کەسە نزیکەکانی پێشووی دەرباری خامنەیی بوون کە ماوەیەکە کەوتونەتە بەر غەزەبیەوە. بوونی مستەفا فور محەممەدی لە ناو لیستی کاندیدە پەسەندکراوەکاندا چدانرا بێت یان نا نیشانەی ئەوەیە کە ڕژیم دەیەوێت بەم شێوەیە پامێک بۆ خەڵکی ئێران بنێرێت و پێیان بڵێ کە ڕێبازی ڕئیسی وەک جەلادی 67 بەردەوام دەبێت. هیچ گومان لەوەدا نییە کە وەک هەمیشە نمایشی هەڵبژاردنێکی مهەندیسی کراو لەڕێدایە. ئەو کەسەش کە بڕیارە لە سندوقی دەنگدان بێتە دەرەوە پێشتر دەستنیشان کراوە. هیچ نیگەرانیەکیش لە بابەت ڕێژەی بەشداریکردنی خەڵک لەم نمایشەدا بوونی نییە، چونکە هەر بۆ خۆیان دەیبڕن و هەر چۆنێکیش بێت بیانەوێت بە باڵای نظامەکەیان دەیدورن. هەموو نیشانەکان ئاماژە بۆ دەکەن کە ئەو شتێکە لە کۆماری ئیسلامیدا بە هەڵبژاردن ناو دەبرێت ئەمجارە لەگەڵ یەکێک لە بێوێنەترین و بەربڵاوترین بایکۆت لە ماوەی تەمەنی 45 ساڵەی ئەم ڕژیمەدا بەرەو دەبێتەوە. بەڵێ دەست خۆش ئەمیر، بەڵام ئەم نمایشی هەڵبژاردنە لە کاتێکدا بەڕێوە جەشتکە ڕژیم لە دۆخێکی زۆر دژواردا بەسەر دەبات. کۆماری ئیسلامی چیتر ناتوانێت بۆ شێوازانەی تا ئێستا فریوکاری و سەرکۆ درێژە با دەسەڵاتداریەتی خۆی بدات و بە هیچ ڕادەیەک لە وەهم و پشتیوانی جەماوەری بەربڵاوی خەڵکیش پشبەستوو نییە. گرانی و بێکاری و هەڵاوسان و بارودۆخی مەینەتباری ئابووری کاردی گەیاندووەتە سەر ئێسقان و پیاڵەی سەبری جەماوەری لێو ڕێژ کردووە. بە جۆرێک کە جۆخی ئابووری ئەمڕۆی خەڵک لەگەڵ هیچ قۆناغێکی ژیانی ئەم دەسەڵاتە براورد ناکرێت. خەڵک چیتر ناتوانێت بەردەوام ئەو دۆخە تەحەمڵ بکات. ڕژیم ناتوانێت هیچ چەشنە ئاڵ و گۆڕ و چاکسازیەک لە ژیانی خەڵکدا پێک بهێنێت و لە هەمان کاتدا هەر پاشەکشەیەکیش بەرامبەر بە داخوازیەکانی خەڵک بە مەترسی بۆ سەرمانەوەی خۆی ئەزانێ. پێگەی پشتیوانی ڕژیم لە نێو لایەنگراندا زۆر بەرتەس بووەتەوە و بازنەی سەرەکی دەسەڵات بەهۆی بەدگومانی و نیگەرانی لە مانەوەی خۆی هەر ڕۆژە و بەشێک لە نزیکترین کەسانی دەوروبەری خۆی پاکسازی ئەکات یان لە بازنەی دەسەڵات دووریانە خاتەوە. هەڵوێستی خەڵکی ناڕازی سەبارەت بەم شانۆگەریەی هەڵبژاردنە نەک هەر بایکوتکردنی هەڵبژاردن بەڵکو ئیدانە و شەرمەزارکردنی بەشداریکردنە لەم نمایشە گاڵتە جارانەیەدا.
لە ڕاستیدا ئەوەی کە لە مانگی پوشبەڕی ئەمساڵدا بە ناوی هەڵبژاردننی سەرۆک کۆمار بەڕێوە دەچێت جگە لە بەیعەت لەگەڵ خامنەئی و پێڕەوکردن لە استراتێژی سوپای پاسداران بۆ خزمەت بەمانەوەی کۆماری ئیسلامی هیچێکی تر نییە. بۆ زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێران کۆماری ئیسلامی لە ڕێزی ڕژیمە ئیسلامیەکانی دیکەی ناوچەکە لەوانە داعش، تاڵیبان، حەزبۆڵا و هیتردایە. بۆ جیاوازیەی کە ئەم ڕژیمە دەرفەتی زیاتری لەبەردەستدا بووە بۆ ئەوەی کە ژەهری خۆی بڕژێتە ناو جەستێ ئەم کۆمەلگایە و ناوچەکە بەگشتی و مەینەتی و نەهامەتیەکی زیاتری بەسەر ژیانی خەڵکی ئێران و ناوچەکەدا سەپاندووە. پاڵوێنەی 70% خەڵک بۆ ژێرهێڵی هەژاری ئەویش لە وڵاتێکدا کە لەسەر دەریایەک لە سامانی سروشتی دانیشتووە بێ بەشکردنی هاوڵاتیان لە سەرەتاییترین ئازادی و مافی کۆمەڵایەتی، کوشتاری بە کۆمەڵ، ئەشکەنجە، ئێعدام و تیرۆر، سەپاندنی کۆنە پەرستانەترین یاسا و ڕیساکان بەسەر ژنان و ژیانی کۆمەڵانی خەڵکدا دژایەتی لەگەڵ ئازادی و مافە سەرەتاییەکانی نەتەوە سەستەم لێکراوەکان و پەرەسەندنی کارە سادبارترین زیانە کۆمەڵایەتیەکان ئاکامی 45 ساڵ دەسەڵاتداریەتی ڕژیمی کۆماری ئیسلامیە. تایبەتمەندی ئەم نمایشی هەڵبژاردنە بە بەراورد لەگەڵ نمایشەکانی پێشوو ئەوەیە کە ئەم جارە ئاستی بەشداری خەڵک لە هەڵبژاردن و نمایشی دیموکراسی و دیتر ئەولەویەتی ڕژیم نیە. کێشەی بەشداریکردن لە ڕێگای ئەو فێڵ و فریکاریانەی کە بۆ هەمووان ئاشنان چارەسەر و مهندسی دەکەن. بەڵکو کێشەی ڕژیم ئەوەیە کە بتوانێت لە هەموو ئاستەکاندا خۆیان بۆ ئەو ڕوبەڕووبوونەوەیە چارە و سازانەدا ئامادە بکەن کە چاوەڕێی بکەن. کۆماری ئیسلامی استراتیژیەکی نوێ بۆ مانەوەی خۆی گرتووەتە بەر. ئەگەر لە ڕابردوودا وەهم و فریدان جێگەیەکی لەم ئستراتیژیەدا هەبووە، ئەمڕۆ ئیتر تەنیا پێشبەستووە بە ئامرازەکانی هەڕەشە و زاڵکردنی فەزای ترس و تۆقاندن و سەرکوت. بەڵام ئەوەی کە تا چ ڕادەیەک دەرفەتی دەبێت ئەم ئستراتیژە لە ڕەحەندە نوێەکانیدا جێبکات و ئەگەریش جێبەجێ کرد تا چەند کاریگەری دەبێت بێگومان لەژێر پرسیاردایە. هەروەک چۆن لە دوای کوشتاری بە فرانباری 96 و ڕازبەری 98 نەیتوانی خەڵکی ناڕازی چاوتەرسێم کات و شۆڕشی ژن ژیان ئازادی سەری هەڵدا. دەڕوتی شۆڕشی ژینادا دەیان هەزار کەسی دەستگیر کرد و زیاتر لە 600 کەس گیانیان لەدەستداوە، دەیان هەزار کەسیش بریندار بوو. بەڵام سیاسەتی سەرکوت تەنانەت لەم ئاستەشدا نەیتوانی خەڵک لە خەبات لە پێناو گەیشتن بە دروشم و داواکاریەکانیان دڵسار بکاتەوە. هەر ئێستاش درێژەی ئەم ئاخێزە شۆڕشتیرانە لە خۆڕاگری قارەمانانەی ژنان لە بەرامبەر حیجابی ئیجباری و مانگرتنی کرێکاران و خانە نشینان و هەروەها بەزافی بوێرانەی دادخوازاندا دەبین. ئەمڕۆ ڕژیم سەرکەوتنی خۆی لە بەڕێوەبردننی ئەو بەناو هەڵبژاردنە لەوەدا دەبینێت کە ئەو پرۆسەیە بەهێمنی و بەبێ سەرئێشە تێپەڕکات. ئەگینا خەمیشکەڵگرتنی ڕیزی دوور و درێژی لە بەردەم سندوقەکانی دەنگدان نانیە. سپاییەکان، بەسیجیەکان، ئارتەش بەشێک لە دەست و پەیوەندیەکانی سەر بەدام و دەستگاکانی ڕژیم و بنەماڵەکانیشیان بەردەوام بۆ وەڕێخستنی نمایشێکی لانیکەمی بەردەستن و ئەم جارە هەرەوەندە بەسەویان کە لەگەڵ کێشەی دەنگی منکوا بەڕەوو نبنەوە. خەڵک دەنگ بە ڕژیمێکی گەندەڵ نادەن کە لە ماوەی 25 ساڵ دەسەڵاتدارێتی خۆیدا زیاتر لە 70% خەڵکی ئێرانی خستۆتە ژێرهێڵی هەژاریەوە و جگەل لە بێبەشکردن و زەڵکردنی ئازادی و مافە سەرەتاییەکانی ئینسان، ئاشکەنجە و کوشتار و تێرۆر هیچی دیکە لە کارنامەکەیدا نییە. مرگزارن بو هزارن تابکی کولیالان هل براو بنکراوی شاقلان
خێڵی داڵان شانشینی سەرهەواران تا بکەی سەرهەواران تا بکەی سەرهەواران تا بکەی جارو جانو مرگو جینن نانو آغادی و اوین کولی سورو کوچی سورو مرگ باران تا بکی بچری که عاشقانی نشتمانم ماتما مللانی خوی پدی وی نادیاران تا بکی نادیاران تا بکی رنگی شانی باب بوره رنگی خمخانی ولاد کوچی یاران کورشی سرمزاران تابدی رنگی شانی باب بوره رنگی خمخانی ولاد کوچی یاران کورشی سرمزاران تابدی دابرانی دل یاران گلداران تا بکی مرگزاران بو هزاران تا بکی کولیاوان هل براو بنکنامی شاقنا خیلی دالان شانشی سرهواران تا بکی سرهواران تا بکی سرهواران تا بکی پێشەوەی کە نامەکان دەست پێ بکەینەوەی بۆیان نردوین پێشتر ئەگە ئیجازە بدەین شعرێک لە ڕۆژهەڵات بە ناوی نادیار بۆ بەرنامەی ئێمە بینێران هاتووە کە داوای کردووە لەم بەرنامەیەدا بخوێندرێتەوە ناوی شعرەکەی مۆسیقای مرگ لە چوار قڕنەی ئەم وڵاتە خەم دەبارێ هاوار هاوار لێرەش ئاسمان مۆسیقای مرگ دەژەنێ چۆن بڕوانم کاتێ نیگام لێوڕێژی شین و ماتەمە چۆن پێ بکەنم کاتێ دڵم هەژی لە دەرد و حەسرەتە زۆر سپاس بۆ نیادیار لە ڕۆژهەڵات کە ئەم شعرەی ناردوو بۆ ئێمە و بینرە گوتاری کۆمەڵگای ئەمڕۆی ئێران گوتاری گۆڕانە یعنی داواکاریەکەی ناوتنە بەوەی کە ئێستا لە ئارادایە دنیابینی نەسلی ئەمڕۆ ئەرستا ئاسمان لەگەڵ دنیابینی دەسەڵاتی سیاسی فەرقی هەیە وەکو ئەوەیە کە لە دوو دنیای جیاوازدا دەژین ئەمە بەشێک لە قسەکانی کەسێک لە بەرەی ناژۆخوازەکانی ناودەسەڵاتە بە ناوی هاتف ساڵحی کە لەگەڵ هەوانێری جەماران کردی ناوبراو هەروەها ئاماژە بۆ دەکات کە بەشداری 40% لە هەڵبژاردن مانای ئەوەیە کە 60% لەگەڵ دۆخی ئێستا ناتەوە کام کەس دەتوانێت ئەم 60% بەلای خۆی ڕاکێشێت بە بڕوای ساڵحی هێزی میانەڕەو کە دوا هۆشتار ئەدات کە دەبێت بەردەم کارە بگیردرێت تا ئەم هێزە بگەڕێتەوە بۆ بەرەی ئەوتەی ئەو ئینقلابی ئیسلامی ئەمەی کە خوێنمانەوە بەشێک بوو لە نامەی هاوڕە نەسیم کە لە سەقزەوە بۆی ناردوین ئەمیر هاوڕە نەسیم لە ئێدامەی نامەکەیدا دەڵێ نەتەنیا ئەم قسەیە بەڵکو زۆر بەڵگەی حاشا هەڵنەگر هەن کە دەسەڵاتی کۆماری ئیسلامی گەیاندوتە سەر ئەو باوەڕەکە جێگە و پێگەی کۆمەڵایەتی وە پەرتەس بۆتەوەکە ناچاری کردووە بۆ مانەوەی بازنێنێ و دەسەڵاتەکەیشدا دەتوانێت بەرتەس کاتەوە مانای ئەم قسەی ئەوەیە کە ڕژیم خێری پشتیوانی جەماوەری بەخشیوەتەوە ئیتر خۆ بەوە ماندوو ناکات کە ڕادەی بەشداری خەڵک لە بۆنە سیاسیەکاندا چەندەیە ساغ بووەتەوە کە تەنیا خۆی بە کەمایەتیەک لە نێو خەڵکدا کە بەهۆی جیاواز هێشتا دوای دروشم و ئیساسەکانی کۆماری ئیسلامی دەکەون بە خۆی بزانێ و ئەوان ڕاگرێ هەر بۆیە من پێم وایە دوای مردنی گوماناوی ڕئیسی و ئەوانی تر چاوەڕوانی لە هەر ئاڵۆگۆڕێکە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بێستەمەرە هەمان سیاسەت دەبەنە پێشەوە کە لەسەری ساغ بوونەتەوە کۆماری ئیسلامی ناتوانێت ژیانی تاڵی ئەمڕۆی خەڵک بگۆڕێ
ناتوانێت مافەکانیان بسەلمێنێ ئەگەر وانە بێ ئەوەی تر کۆماری ئیسلامی نییە. بەڵێ کۆماری ئیسلامی بۆ زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێران لە ڕێزی ڕەوتە ئیسلامیەکانی دیکەی ناوچەکە لەوانە داعش، تاڵبان، حیزبوڵڵاهی تر ئەژمار دەکرێت تەنیا بەو جیاوازیەوە کە ئەم دەسەڵاتە دەرفەتێکی زیاتری دەبەردەستابووە بۆ ئەوەی ژەهری خۆی بڕژە تەجەستەی ئەم کۆمەلگە بەسەرجەم ناچەکە و ئاستێکی بەربڵاوتری لە ڕۆژڕەشی و نەهامەتی بەسەر ژیانی خەڵکی ئێران و ناوچەکەشدا زیاتر سەپاندووە. پاڵپێوەنانی هەفتە لە سەدی خەڵکە لە بابەتەکەی پێشەوە خۆشتان ئاماژتان پێدا بۆ ژێرپێڵی هەژاری ئەوی لە وڵاتێکدا کە لەسەر دەریایەک لە سامانی سروشتی دانیشتووە بێبەشکردنی شارۆمەندان لە سەرەتاییترین ئازادی و مافە کۆمەڵایەتیەکان، کوشتاری بە کۆمەڵ، ئاشکەنجە، ئێعدام و تێرۆر، سەپاندنی کۆنەپەرستانەترین یاساکان بەسەر ژنان و ژیانی کۆمەڵانی خەڵکدا، دژمنایەتی لەگەڵ ئازادی و مافە سەرەتاییەکانی نەتەوەستەم لێکراوەکان و پەرەسەندنی کارە ساتبارترین زیان کۆمەڵایەتیەکان بەرهەمی 45 ساڵ دەسەڵاتدارێتی ڕژیم ئیسلامیە. دەسەڵاتێک کە دەیەوێت وانیشان بدات کە گۆیە هەر چەند ساڵ جارێک شەرعیەتی خۆی لە دەنگی خەڵک وەرگرتووە. ئێستاش دوای مەرگی گوماناوی ڕئیسی بەنیازە شانەبەریەکی تر هەر بۆ مەبەستە ڕێکخات. بەڵام ڕژیم خۆی ئەم ڕاستیە دەزانێت و لەم بووەوە دڵمەشغوڵی و نیگەرانی خەڵک شتێکی ترە. هەر بۆیە جیاوازی ئەم نمایشە بە بەراورد لەگەڵ نمایشەکانی پێشوو ئەوەیەکە بەشداری بەربڵاوی خەڵک بۆ خودی ڕژیمیش زۆر گرنگە. ئەم جارە ئاستی بەشداری خەڵک لە هەڵبژاردن و شتێک بە ناوی نمایشی دموکراسی و ئیتر ئەولەویەتی دەسەڵات نییە. برسی بەشداریکردن بە فێڕ و بە فرۆفێڵە ناسراوەکانیان مهندسی دەکەن و چارەسەری بۆ دەدۆزنەوە. کێشەی سەرەکی ئەوان بریتیە لە خۆ ئامادەکردن لە ئاستە جیاجیاکانی ڕژیمدا بۆ ئەو بەرەوڕووبوونەوەی چارە نووسازانی کە چاوەڕێی دەکەن ئامرازەکانی لەم ڕوبەڕووبوونەوەیدا بریتی نییە لە بڵاوکردنەوەی تۆی خۆشباوەڕی و فێڵ و فری، چونکە ئەم تاکتیکانە ئیترکاریگەری بەڵکو ئامرازەکەیان سەرکوتکردنە. ئەمڕۆ خامنەی و سوپای پاسداران و ناوەندەکانی دەسەڵاتی واقعی ڕژیم هەموویان شمشێریان لە دژی جەماوەت لە ڕوو بەستووە. ئەگەر لە ڕابردوودا وەهم و فرۆفێل لە ئیستراتیژی مانەوەی ڕژیمدا جێدی تایبەتی خۆی هەبوو، ئەمڕۆ تەرکیزی سەرەکی بریتیە لە پشتبەستن بە هەڕەشە و تۆقاندن و سەرکوتکردنی ڕاستەوە. بەڵام بێگومان ئەوەی کە تا چ ڕادەیەک دەرفەتی دەبێت کە ئەم ئیستراتیژە لە ڕەحەندە نوێەکانیدا بەڕێوە بات و ئەگەریش بەڕێوە برد تا چ ڕادەیەک کاریگەر دەبێت هێژێ پرسیانە. بەڵێ ئەمە ڕژیم سەرکەوتنی خۆی لە بەڕێوەبردنی ئەم بەناو هەڵبژاردنە لەوەدا دەبینێت کە بتوانێت ئەو پرۆسەیە بە ئارامی و بەبێ سەرئێشە تێپەڕ بکات. ئیتر خەمی پێکێنانی ڕێزی دوور و درێژی لە ناوەندەکانی دەنگدان و هیتری نییە. ئەندامانی سوپا، بەسیژیەکان، ئەرتەشیەکان بەشێک لە دەست و پەیوەندیەکانی سەر بەدام و دەستگاکانی ڕژیم و بنەماڵەکانیان بۆ شکڵپێدان بە نمایشێکی لانیکەمی بەردەوام بەردەستن و ئەم جاریان هەر ئەوەندە بەسە بۆ ئەوان و ئیتر لەگەڵ کێشەی دەنگی من کوواش بڕۆ ڕوو نابنەوە تا ئەو جێگەی پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە هەیە. هەر وەک چۆن 45 ساڵ لەمەوە بەر ڕەفراندومی ساختە و فریوکارانەی حکوومەتی ئیسلامی ئەرێیانای خومێنیان یەک پارچە بایکوت کرد و ساڵانی دواتریش لە زۆر دیمەنی دیکەدا دووپاتیان کردەوە، ئەم جارەیش لێ بڕاوانەتر لە ڕابردوو هیچ بە هەڵگرنگیەک بەم نمایشی هەڵبژاردنە نادەن. ئەم جارش بە نەچوون بۆ سەر سندوقەکانی جەنگدان و بایکۆتکردنی ئەو گاڵتەجاران لە ئاستێکی بەربڵاودا سەر لە نوێی نایکی بەهێز و ڕاشکاوانە بەم ڕژیمی کوشتار و جنایەتە، بەم ڕژیمەی سەبەبکاری هەژاری و برسێتی و بێکاریە، ڕژیمی پەرەپێدانی ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان و لەشبرۆشی، ڕژیمی دزی و گەندەڵی و تاڵانچیەتیە دەدەنەوە.
ئەمیر پێشەوەی کە تۆ بابەتەکەت دەست پێ بکەی با من شارێکی تر بخۆیمەوە بە ناوی لێم گەڕێن من منداڵێکی هەژار و خەمینم تێرم لە گریان و تینووی کەمێک پێکەنینم لێم گەڕێن با کەمێک ماندوویەتی چاوەکانم دەربکەم با دڵم بکەم بە هێلانە و ئاواتەکانمی تێبکەم لێم گەڕێن با شەقام بە شەقامی شار بپێوم و بە هەر خەمێک کە گەیشتم دانە دانا دیلیان کەم. ئەم شعرەمان شعری بەهمەن کەرەمی بوو دەستی خۆش بێ بۆ شعر. زۆر سپاس بۆ خوێندنەوەی ئەم شعرەش چاوە. کاک سوڵتان لە کوردستانی شۆڕشگێڕەوە نامەیەکی بۆ ناردوین و نووسیویەتی هەروەک دەزانین ئەمڕۆ سینەما یەکێک لە ئامرازە کاریگەریەکانە کە دەسەڵاتی سیاسی تێدەکۆشێ و تاریخۆی لە نێو جەماوەتدا جێبخات. سینەما لە ڕێگای دیالۆگیک کە لە نێو کارکتەرە سەرەکیەکانی بەراورد لەگەڵ باقی بوارە هونەریەکانیدا تایبەتمەندی زۆرتری پێدەبەخشێەوە زووتر و زۆرتر لە باوەڕەکاندا جێدەکرێت جگەلەوە دەست پێ ڕاگەیشتنیشی ئاسانترە. هەر بۆیە کۆماری ئیسلامیش لە ماوەی دەسەڵاتیدا هیچ کات لە بەکارهێنانی سینەما بۆ جێخستنی وتاری سیاسی خۆی غافڵ نەبووە بە تایبەت لە ئێرتباتات لەگەڵ بزوتنەوەی شۆڕشگێڕانی کوردستاندا بە ئامادەکردنی چەند فیلمێک لەوانە وەک چێ، غەریب، زنجیرەی سۆران، درەختی گردوو، کانی مانگا و چەند فیلمی تر هەوڵی داوە تا جگە لە چاواشەکردنی مێژوو ڕووداوەکان بە بۆچوونی خۆی بژێڕێتەوە، خۆی وەک فەریاد ڕەسی خەڵک لە قەڵەم بدات و سیمایەکی ناحەز لە بزوتنەوە و هەروە هێزە سیاسیەکانی خاتە پێشچاوی بێت. دەست خۆشە میر کاک سوڵتان لە ئەدامە نامەکێتە ئاڵێ ئەگەر چی هەمووی ئەم فیلمانە نەیتوانی و ئامانجی خۆی بپێکی و خەڵکی شۆڕژگەری کوردستان کە خۆیان شاهدی مێژوو شاهدی جنایەتەکانی کۆماری ئیسلامی لە کوردستان بوون و هەن و شاهدی ژێرپێنانی مافەسەرەتاییەکانیان بوون و هەن هیچ بایەخێک بۆ چاوەشەکاری کۆماری ئیسلامی دانانێت. بەڵام کۆماری ئیسلامی سرە ڕای ئەمەیش ڕانەوەستاوە و مهم ئەوەیە کە کوردستان لە پێشچاوی باقی خەڵکی ئێران بە ناوچەیەکی پڕ لە ئاژاوە پێناسە بکات کە هێزە سیاسیەکان ئەم دۆخەیان خۆڵقاندووە. وا نیشان بدات کە ئەمان ژەدای خوازن سەر بە بێگانن کە لە فیلمەکاندا هاتووەتە سەرشانۆ. ئەلبەت ئەمە هەمووی ناوەڕۆکی فیلمەکان نییە. لە فیلمی سینەمایی چێ پێشمەرگەکان خەڵکی نەخۆشخانەیە قەتڵ عام دەکەن. لە فیلمی غەریب کۆمەڵە لە خەڵک وەک سەنگەر ئیسفادە دەکات. لە زەنجیرە سۆران کۆمەڵە هێرش دەکاتە سەر مەراسمی زەماوەندێک و زاواکە دەکوژێ، ژنێ دووگیان دەکوژێ، پاسدار سەر دەبڕێ، مزگەوت دەسووتێن و بە زۆر کەلوپەلی ناوماڵی خەڵک تاڵان دەکات و هیتر. دوای لەم فیلمانەدا چەمران و بروجەردی وەک جیمز باند پەیدا دەبن کە گۆیا زۆر خەمی خەڵک و وڵاتیان هەیە و ئەم خەڵکە لە دەست کۆمەڵە ڕزگار دەکەن. لەم فیلمانە کە زمان ئەم جیمز باندانەوە دەڵێن شەڕ ئاخرین ڕێگایە یان دەڵێن خەڵک دەبێ بتوان بژین و نەفەس بکێشن و ژیانێکی ئاسوودەیان بێت. تا بەم جۆرە بە بینەر وانیشاندن کە ئەوە ئەوان واتە کۆماری ئیسلامیە کە شەڕ وەک ئاخرین ئامراز بەکاردێنێ و یان ئاسوودەی و خۆشبژیوی بۆ خەڵکی کوردستان دابین ئەکات، بەڵام کۆمەڵە ناهێڵێ. بڵێ بە لەم فیلمە دووربینەوە بچینە دنیای واقعی. خەڵکی کوردستان قسەی چەمران لەبیر ناکەن کە دەیوت ئێمە بۆ ڕەزم هاتوین نە بۆ بەزم. بەڕاستی ڕەزم لەگەڵ چێ؟ خەڵکی کوردستان چیان دەوێت جگە لە سەلماندنی مافەسەرەتاییەکانی خۆیان؟ با بپرسین چێ دژی ئەم خواستەڕەوایی شەڕ یان هەمان ڕەزمی دەست پێ کرد؟ کێ فەرمانی هێرشکردنە سەر کوردستانی دەرکرد؟ کام هێز شار و گوندی کوردستانی لە زەوی و ئاسمانەوە بۆمباران و تۆپباران کرد و ژمارەی بەرچاوی خەڵکی کوشت؟ با بپرسین خەڵخاڵی کێ بوو بۆ هات بۆ کوردستان؟ بۆ دابینکردنی ئەمنیەت و ئاسایش بوو؟ خاتراتی کە دوای مەرگی بڵاوکرایەوە بەڕوونی جنایەتەکانی کۆماری ئیسلامی دەردەخات کە چەندە بێبەزەیانە بڕیاری ئەعدامی ژمارەیەکی زۆر ئینسانی لە پاوە و نەوسود و سنە و سەقز و بانە و مەریوان تەنیا لە چەند خولەکدا بەڕێوەبرد. با پرسین 24 ڕۆژ شاری سنە لەژێر تۆپباران و گولەبارانی کام هێزدا بوو؟ کام هێز کوردستانی داگیر کرد و کردیە پادگانێکی گەورەی نظامی لەسەر هەر تەفۆڵکەیەک لەسەر هەر چوارڕایەک پایگایەکی دانا؟ کامە هێز و دەسەڵات شارەکانی کوردستانی پڕ کرد لە هێزی ئەمنیەتی و گوشاری لە ڕادە بەدەری قسە سەر خەڵک؟ کام هێز
گرتن و ئەزیەت و ئازاردانی لاوانی کوردستانی کردە ڕەوشتێکی شەو ڕۆژی. با پرسین لەم ماوەدا چەند ئینسانی تێکۆشە لە سەراسەری کوردستان تەنیا لەبەر ئەوەی کە مافواز بوون، لەبەر ئەوەی کە ملکەجی ستەم و نابەرابەری نەبوون لە سیاچاڵەکانی کۆماری ئیسلامی لەژێر ئەشکەنجەدا گیانیان دەدەستات. جەماڵ چراغویسی بۆ کوژرا، چەکدار بوو، فەرزاد کەمانگەر بۆ یادام کرا، چەکدار بوو، دەیان و سەدان کەسی تر. کام هێز کوردستانی دواکەوت و ڕاگرتووە و ئێستاش هەر بە چاوی ئەمنیەتیەوە سەریەکە. کام هێز و دەسەڵات تەنانەت لە جلی کوردی و دەرسی زمانی کوردی بەرگری دەکات و مامۆستای زمانی کوردی زیندانی دەکات. چالاکوانی ژینگەی کوردستان زیندانی دەکات، چالاکوانی مافی کرێکاران و ژنان زیندانی دەکات، چالاکوانی مافی منداڵان زیندانی دەکات، هونەرمەند و شاعر و نووسەری کوردستان زیندانی دەکات. کام هێزتەقە لە خەڵکی زەحمەتکێش دەکات کە بۆ بژینی ژیانیان لە سنوورەکان کۆڵ دەکێشن. کۆماری ئیسلامی پاش ئەم هەموو تەقالایە و پاش ئەم هەموو چەواشەکردنی مێژوو ناتوانێت ڕاستیەکان بشارێتەوە. کوردستان مەڵبەندی شۆڕشە و سەنگەری بەهێزی مقاومەت و خۆڕاگریە. مەڵبەندی ژن، ژیان، ئازادیە. هەمان دروشمێت کە بە خێرایی ئێرانی داگرت و هەمان دروشمێت کە جێگەی پێگەی کۆماری ئیسلامی داڕماند و تالێواری نەمانی بردووە. هەمان کوردستان کە بووەتە چاوچرای ئێران و هەمان کوردستان کە بنەماڵەی گیانبەخت کردووان خۆیان ڕێکخستووە بوونەتە سەرمەشقی تەواو بنەماڵەی گیانبەخت کردووان ئێران. هەمان کوردستان کە بە حرەکەتە جەماوەریەکانی ڕێگای نیشاندا و بووە بەسەر قافڵەی بزوستنەوەی شۆڕژگەرانە لە ئێران. هەر بۆیە سەرکوتگەری کۆماری ئیسلامی نەیتوانی ئەم خەڵکە بە چۆکدا بدات و هەروایش هەوڵ و تەقاڵەی ئەم ڕژیمە بۆ چەواشەکردنی مێژوو و پێشەوانەکردنی ڕاستیەکان ناتوانێت دەرەنجامێکی ببێت. من کەسێکم بۆ ژیانم ڕێم نەوەکو بۆ مردن بژین، نەوەکو بۆ مردن بژین. بەستەنجان و دڵهی دەروون شێریەوانەی سەرکەوتون. من کەسێکم بۆ ژیانم رێم نەوەکو بۆ مردن بژین، نەوەکو بۆ مردن بژین. ئەمیر بینەرێکی خۆشەویستمان بە ناوی کاگوریا لە شاری بۆکانەوە پرسیاری کردووە کە تەبەقە یان چین چۆن تعریف دەکرێت؟ سنووری نێوان دوو تەبەقە بەچی لە یەکترین جیا دەکرێتەوە؟ داهات و چۆنیەتی ژیان چ دەورێکیان لە دیاریکردنی سروونی نێوان دوو چینی کۆمەڵایەتیدا هەیە؟ بە پرسیارەکەی ئەمیر تۆ جواب بەرەوە. سپاسی کاگوریای بەڕێز بکەین بۆ نامەی کە نابێتی و پرسیارێکە کردوێتی بەپێی تعریفێکی زانستی و کۆمەڵناسانە تەبەقە دیاردەیەکی کۆمەڵایەتیە. بە کۆمەڵی ئەو ئینسانانە دەوترێت کە لە ڕەوتی بەرهەمهێنانی پیداویستەکانی ژیاندا بەرامبەر بە ئامرازەکانی بەرهەمهێنان پەیوەندیەکی مالیکانەی وەکو یەکیان هەیە. واتە ئایا کەم یان زۆر خاوەنی ئامرازی بەرهەمهێنان هەن یانی بەو پێ لە یەک جیا دەبنەوە. دیارە بەم تعریفە سەرمایەداران کە خاوەنی ئامرازەکانی بەرهەمهێنان چینێکی کۆمەڵایەتیە، هەروەها کرێکارانیش کە خاوەنی هیچ ئامرازێک نین و تەنیا هێزی کاریان دەفرۆشن چینێکی کۆمەڵایەتی. لە کۆمەلگای سەرمایەداریدا سەرمایەدار و کرێکار دوو چینی سەرەکین وە لە مابینی ئەوانیشدا چینی مامناوەند واتە متەوەسط هەیە کە ئەویش بەپێی ئەوەی کە ئەساسەن
لە ڕووتی بەرهەمهێناندانە پەیوەندیەکی بە ئامرازەکانی بەرهەمهێنانەوە نیە، بەڵام بە شێوەیەک لە شێوەکان لە ئاکامی پرۆسەی تەولید بەهرەمەند بێت. هەروەک دەبینیت لەم تاریفەدا کە تا ئێستا کلمان قسەیەک لە ئاستیداهات و چۆنیەتی ژیانی چینەکان نییە، بەڵکو ئەساسەن جۆری پەیوەندیان لەگەڵ ئامرازەکانی بەرهەمهێنانە کە شوێنی جیاوازی چینایەتیان دیاری دەکات. بەڵام خۆ ئاشکرایە کە لەم ناوەدا کێ هەژارە و کێ تێرمتەسەر، کێ دەستەنگە و کێ دەستی بەدەمی ڕادەکات. دەزانین کە سەرچاوی هەموو ئەرزشێک لە کۆمەلگای سەرمایەداریدا کاری کرێکارە، واتە ئەگەر کرێکار کار نەکات خۆی لە خۆیدا هیچ ئەرزشێک ناخۆڵکرد. هەموو چینە کۆمەڵایەتەکان واتە هەموو دانیشتوانی سەرکۆی زەوی و لەوانە خودی کرێکارانیش هەر کامە بەڕادەیەک لە ئەرزشی کارێک کە کرێکار دەیخڵقێنێ بەهرەمەند دەبن. لەدا بەشکردنی بەرهەمی کاردا ئەوەی کە بە کرێکار دەبڕێ هەر ئەوەندەیە کە بیکاتە مەسرەفی خۆی و خانەوادەکەی وە بژیت و سەر لە نوێ سۆزی ڕۆژ بێتەوە سەرکارەکەی. بەڵێ سەرمایەدار بە هەر ڕادەیە کە بتوانێت ژمارێکی زۆرتر کرێکار لە جەریانی تۆلیدا بەکاربێنێ بە پێی قاعدە سەهمێکی زۆرتری لە دابەشکردنی بەرهەمی کاردا پێدەبڕێت. چینی مامناوەندی لەو ناوەندا بەشێک لەم بەرهەمەی ئەساسەن لە ڕێگای مەعامڵە و سات و سەوداوە یان بە پێ دەورێکی واسدە کە دەبینێ دەست دەکەوێت. هەڵبەتە بەردەوام هەڵدەدات کە سەهمێکی زۆرتری لە بەرهەمی کار بەنسبەت بێت کە معموڵەن ئەکسەریەتیان تیادا زۆر سەرکەوتوونین. بەپێ ئەوەی کە تا ئێستا باست کرد ئەمیرچینی کرێکار لە کۆمەڵگەدا وجودی لازم و زەروریە. بەپێ ئەو چینی کرێکارەواتە مەبەست چینی کرێکارە چرخی ژیان هەڵناسوڕێ و شوێنەکانی تر وجودیان بۆ چوونە پێشی ڕەوتی ژیان حیاتی و زەروری نییە. سەرمایەدار ئەگەر کارخانەکەی و حسابە بانکیەکانی بۆ نمونە تەحوێڵی شۆڕای کرێکارانی کارخانەکەی بدات و بڕوات بۆ هەر شوێنێک کە پێ خۆشە یان بمێنێتەوە وەکو کرێکارێک کار بکات، چرخی کارخانە ناوەستێت و کرێکارەکان خۆیان ناوەندەکەیان بەڕێوە دەبن. بەڵام ئایا کرێکاریش هەر ئەو مۆقعەتەی هەیە؟ دیارە ئەوان زیادی نین، ئەوان لازمن. ئەگەر ئەوان دەست لە کار هەڵگرن و بڕۆن چرخی تۆلیدی کارخانە دەوەستێت. سەرمایەداری ئەو نیزامەیە کە تیادا هێزی چینی کرێکار وەکو هەر جنس و کاڵایەکی دیکە لە بازاردا دەردەکرێ و دەفرۆشرێ و بە مەسرف دەکات، کۆکردنەوەی ئەو کاڵایەش بۆ سەرمایەدار وەکو بەشێک لە سەرمایەکەی وایە کە بەکاری دێنێ بۆ ئەوەی لەگەڵ مەسرف بوونیدا لە پاڵ بەشەکانی دیکەی سەرمایەدار ئەرزشێکی تازەی بۆ خۆڵقێنێت. بەڵێ هیوادارین کە کارگوریە ڕوڵان بە پرسیارەکەی بەدڵ بێت و کەڵکی پێویستیشی لێوان بێت. دووبارە سپاسی دەکەین. ورێک بەرێ بۆ
تايا هنا وهم دي تبر بهنا صنبو صويا يا الكافري خانة يا عمري دي خانة قلبي مكايا متكايا لنجينا تايا نميدن حميرا صديقي نامێکمان بە نازناوی ئەسرین لە شاری سەقزە بۆ هاتووە چاوان پرسیاری کردووە کە ئایا لە باربردنی منداڵ لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی ئینسانیەوە کارێکی دروستە توێتی پێم باشە سیاسەتی کۆمەڵە لەم بارەیە بزانم وا چییە. بەڵێ دەست خۆشە میربا من وەڵامی پرسیارەکەی بۆمەوە. ئەسرینی عزیز، ئێمە لە ڕابردوودا و هەر لەم بەرنامەیەوە سەبارەت بەم مەسەلەیە قسەمان کردووە، بێجگە لەوە لە بەرنامەی کۆمەڵە بۆ دەسەڵاتداریەتی جەماوەر و لە بەرنامەی حەزبی کۆمۆنیستی ئێرانیشدا سەبارەت بەم مەسەلەیە سیاسەت و ڕێشوێنی ئێمە دیاری کراوە. بەگشتی ئەگەر بمەوەی لە وەڵامی پرسیارەکەدا ئەوە بڵێم کە بەر لە هەموو شتێک پێویستە لەسەر مافی ژن بەسەر جەستەی خۆیدا تاکید بکرێتەوە. ژنان دەبێ ئازاد بن لەوەی کە منداڵیان ببێت یان نەیان بێت. هەر بڕیارێک کە لەم بارەوە بیدەن پێویستە ڕێگەیان بۆ خۆش بکرێت و هیچ کۆس نەخرێتە بەردەمیان. کاتێک ئەو مافەمان سەلماند ئەو کات دوو فاکتەری تازە دێتەکایەوە. یەکێکیان مەسەلەی ئیسلامەتی ژن لە کاتی دووگیانیدا و دووهەمیشیان تەمەنی کۆرپەڵە لە ناو ڕەحمی دایکدا. بەلەبەر چاوگرتنی ئەم دوو فاکتەرەیە کە ئێمە دەڵێن کۆمەڵگای سەرمایەداری تەنیا دوو ڕێگا دەخاتە بەرپێ ئەو ژنانە کە بە نادڵخواز دووگیان دەبن لە ناوبردننی کۆرپەکە یان مناڵ بە هەلومەرجێکی دژواری ڕۆحی و ئابووری کۆمەڵایەتی ئەگەر بیانەوەی کۆرپەکە بپارێزن. هەژاری نەبوونی توانای دابینکردی امکاناتی ژیانی و بەڕێوەچوونی منداڵەکان ئەو کۆس بە واقعە و ئەمەڵیانەیە کە بوونی منداڵ و بەخێوکردن و پەروەردەکردنی دەخاتە سەر ڕێگای بەشداری ژنان لە ژیانی کۆمەڵایەتی و ئابووریدا و گیر و گرفتە کۆمەڵایەتیەکانی منداڵ بوون بۆ ژنانی تەنیا دەبنە هۆی ئەوەی کە زۆر لە ژنان بیانەوەی کۆتایی بە دووگیانی خۆیان بێنن. لە کاتێکدا ئەم کارە ناقانونی بێ ژنانی دووگیان بۆ لە باربردنی کۆرپەڵەکەیان مل بەوە دەدەن بشنە لای کەسانی ناشارەزا و لە هەلومەرجی نابێهداشیدا و بەدانی خەرجیەکی زۆرەوە. بەلەبەر چاوگرتنی ئەم ڕاستیە دەبێ مافی لە باربردنی کۆرپام لە حاڵێکدا کە مەترسی یانی بۆ ژنەکە نەبێ و تەمەنی کۆرپەکە لە 16 حوتوتێ نەپەڕی بێ بۆ هەموو ژنان بەڕاستمی بناسرێ و لە باربردنی کۆرپە نابەسرێتەوە بە ئیجازەی هیچ کەس و مەرجەیەک بێجگە لە ژنەکە خۆی. لە باربردنی کۆرپە دەبێت لە بیمارستانەکان و کلینیکەکان و بە چاودێری پزیشکی شارەزا و بەخۆڕایی بکرێت. ئەو کەسانەی بەبێ شارەزایی پێویست دەست دەدەنە ئەم کارە بە تاوانبار دادەنرێن و قانون دەکەوێتە شوێنیان. Azadi
عزیزان هەروەک ئاگادار و 12 ژوئان بەرامبەر بە 22 ژۆزەردان ڕۆژی جیهانی قەدەغەکردنی کاری منداڵان بوو. ئەم ڕۆژە ساڵی 2002 لەلایەن ڕێکخراوی نێودەوڵەتی کارەوە ناسێنرا. هیچ کات ئامارێکی ورد سەبارەت بە ژمارەی منداڵانی کار لە جیهان لەبەردەستانەوە، چونکە زۆربەی دەوڵەتەکان بەتایبەت لە وڵاتە دواکەوتوەکانی سرمایه‌داری ئامادە نین ئاماری واقعی لەم بوارەدا بڵاو بکەنەوە. بەپێی ئامارەکانی یونیسێف سندوقی منداڵانی نەتەوە یەکگرتووەکان لە ساڵی 2012دا نزیکەی 215 ملیۆن منداڵی تەمەن 5 بۆ 17 ساڵ بە حەقدەست یان بەبێ حەقدەست بۆ ماوەی زیاتر لە 40 کاتژمێر لە هەفتەدا کاریان پێکراوە. لە ئێران ئامارەکانی حکوومەت باس لە نزیکەی 3 ملیۆن منداڵی کار دەکەن، بەڵام ئامارە نافەرمیەکان ئەم ژمارەیە بە 7 ملیۆن منداڵ مەزەندە دەکەن. هەرچەند ئەم ئامارانە ناتوانن ڕەهەندەکانی ئەم کارە ساتە مەزنە مرۆڤایەتیە بە تەواوی نیشان بدەن، بەڵام واقعیەت ئەوەیە کە تەنانەت بچووکترینی ئەم ژمارانەش شەرمەزاریەکی ترە بۆ نظامی سەرمایه‌داری و برینێکی پڕ ئازارە لەسەر ویژدانی مرۆڤایەتی. هەر چەشنەکارێکی پیشەیی زیانبارە بۆ منداڵان، بەڵام هەندێکیان هاوکات مەترسیداریشن. لەو 215 ملیۆن منداڵی کارە کە لە ئامارە نادروستەکانی یونیسێفدا هاتووە، 115 ملیۆنان خەریکی کاری مەترسیدارن. بوارەکانی کاری پیشەیی بۆ منداڵان هێندەی بوارەکانی کاری بە تەمەنەکان بەرپڵاوە لە کاری ناو ماڵ و فێڵدۆ بگرە تا کارکردن لە پیشەسازی و ناوەندەکانی بازرگانی و کانەکان و کاری خزمەتگوزاری دەگرێتەوە. لە هەموو ئەو بوارانەدا منداڵان وەک کۆیلە بەکاردەهێنرێن. مەترسیدارترین حاڵەتەکان بریتین لە بەکارهێنانی منداڵان لە کاری نظامی، تاوان یان گەشتیاری سێکسی. نوێترین کارە پیشەیی و چەوسەنەرەکان لە بەشی پیشەسازیە دیجیتاڵیەکان، یاریە کۆمپیوتەریەکان، فیلمی پۆرن و هەندێک لە بەرهەمە سینەماییەکاندا ئەنجام دەدرێت. ورد و درشتی خاوەن سەرمایەکان لە دوکاندارەکانەوە بگرە تا شرکەتە زەبەلاحەکان لە کاری هەرزان و بێسەرئێشەی کچانی کوڕان سوود وەردەگرن. بەپێی ئاماری ڕێکخراوی جیهانی کار ILO ساڵانە 22,000 منداڵ لە کاتی کارکردن بۆ ئەو چەوسەنرانە یانیان دەبەستن. کاری منداڵان لە وڵاتە دواکەوتوەکانی سرمایه‌داریدا زیاترە لە چاو ئەو وڵاتە پێشکەوتووە پیشەسازیانەی کە تیاندا کرێکاران و جەماوەری پێشکەوتن خواست تا ڕادەیەک مرۆڤایەتیان بەسەر سرمایه‌دار و حکوومەتەکانیان دەسەپاندووە. یەکێک لەو ناوچانە کە منداڵانی کار لەگەڵ زۆرترین چۆسانەوە و بێڕێزی پێکردن بەرەڕوون فەلەستینی دەگێکراوە. ئەم منداڵانە ئێستا بەتایبەت لە غەزە بەهۆی بوردمان و تۆباران و نەخۆشی و برسێتی لە ڕادەبەدەر لەگەڵ مەترسی مردن بەرەڕوون. لە وڵاتە پێشکەوتوەکانی وەک ئەمریکا منداڵانی کار زۆرتر منداڵی ئەو کۆچبەر و کرێکارانن کە هێشتا ئیقامە و مۆڵەتی کاری فەرمیان پێنەدراوە. ئاوارە بوون بەهۆی کارەساتی سروشتی و شەڕەکانیش هاوکات لەگەڵ پەرستاندنی هەژاری و بێکاری کاریگەریەکی زۆری لەسەر زیادبوونی منداڵانی کار هەبووە. ئێران یەکێکە لەو وڵاتانێک کە منداڵانی کارتیادا لەگەڵ بارودۆخێکی کۆیلا ئەسە بەرەڕوون. دۆخی نالەباری منداڵانی کار لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی وەک کارەساتێکی لێ هاتووە. لە ئێران زۆربەی ئەو منداڵانە کە تەمەنیانت لە نێوان 5 بۆ 15 ساڵدایە مناڵی ئەو بنەماڵە کرێکاری و زەحمەتکێشانن کە بەهۆی هەژاری و بێکاری دایک و باوکانیانەوە و هەروەها بە مەبەستی یارمەتیدان بە بژێوی خۆیان و بنەماڵەکانیان لە بری چوون بۆ قوتابخانە و فێربوونی زانست و بەهرەمەند بوون لە هەلومەرجێکی گونجاو بۆ گەشە و پشکوتنیان کە مافی سروشتی هەموو منداڵێکە ناچارن بشنە ژێرباری کاری سەخت و تاقەت پڕۆکێن و نەمامی ژیانیان لە ژێرباری ڕەنج و کاردا بژاکێ. ئەوان ناچارن شەو ڕۆژ لە کارگەکانی فەرشتنین و کارگە بچووکەکان کار بکەن یان لە مەیدان و شەقامی شارەکاندا خەریکی گواستنەوەی کەلوپەل، خاوێنکردنەوەی شوشەی ئۆتۆمۆبیلەکان، فرۆشتنی جگەرە، دەسماڵ کاغەزی و بنێشت و هیتر بن بۆ ئەوەی پاروەنانێک پەیدا بکەن و خۆیان لە برسێتی ڕزگار بکەن یان تەنانەت لەنێو زبڵ و خاشاکەکاندا بە دوای خۆراکدا بگەڕێن. منداڵانی کارکە کۆچبەرانی ئەفغانستانیش لەخۆ دەگرن لە زۆر کاری مەترسیداری وەک گەڕان بەناو زوڵەکاندا لەلایەن مافیەکانی زبڵ و خاشاکەوە لە شارە گەورەکان بەکاردەهێنرێن.
پێشەوەی هەنگاو بنێتە کۆڵاونی ئێمە هاوسوودەیی، پێشەوەی لەبەر ماڵمانەوە تێپەڕێت سکوناوی. زوڵم شەقام ماڵی تەنی بوو، زوڵم تەمەن ماون و ژیاون ماونی تەنی بوو. ئەی متماونە پێکراوە کاونی غەدر، ئەی شەقامە پاون و کۆڕەکاونی زوڵم، کێ شارەواونی ئێوە بوو؟ کێ ئەم دیواوری برسیەتی هەڵچنی؟ کێ دەستی منی خستە سەر فڵشەی بۆ یاوخ؟ کێ دەنگی منی خستە سەر ڕێزە ناون وەزنی دەقیق؟ دزە کاونی تەمەن، دزە کاونی حەز و خۆزگە، قوتابیە کاونی مردن، پاورێزەرە کاونی پارە، هەرە پێدەرە کاونی برسیەتی. شەوقی ژیانتان لەکوێ شاردووەتەوە؟ با چراسووری شەقامەکان زۆرتر بن، با ڕۆیشتنتان هێواوشتر بێ. ئامزگاور، ئێمە قوتابیاونی پۆلی یەکەمی برسیەتین. ئامزگاور، ئێمە ئەتوانین هەموو حەزە کوژراوەکاونی خۆمان بژمێرین. بەڵێ ئامزگاور، ئێمە ئەتوانین سفرەکەی خۆمان ئەناوزە بگرین. ئێمە ئەتوانین بەرزی ئاپارتمانەکان، سورعەتی ماشینەکان، ڕەنگی جلەکانی ئێوە بە حافزەمان بسپێرین. بەڵێ ئامزگاور، ئێمە هەر لێرە دەنوین لە پەناوی برسیەتی. ئێمە هەر لێرە دەنوین لە باوەشی غەدر. ئێمە وێنەری عەداڵەتین، کێمان ناسێتەوە؟ ئەی شەقامەکان، تکایە نەختێک درێژتر بن. ئەی پێڵاوەکان، تکایە نەختێک زۆرتر. کێ کلیلی بۆ ناندانا؟ کێ ئۆقرەکاونی تاراو کرد؟ کێ بەفری لێکردینە دوژمن؟ کێ ناخۆشیەکاونی لێ هاونداوین؟ ڕەنجەکاونی خستە مشتمان، ئاساویشی لێگراون کردین. ئاساویشی لێگراون کردین. بەداخ و پەژارێکی زۆرەوە ئاگادارکراین کە ڕۆژی دەیمانگی ژوەنی 2024 هاوڕێ عەبدوڵڵا سەعیدی ناسراو بە عەبەی مام سەعید لە وڵاتی نۆروێژ ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ عەبدوڵڵا لە بنەماڵەیەکی هەژار و زەحمەتکێش لە شاری بانە لەدایک بوو. بەهۆی هەژاری و سەختی ژیانەوە نەیتوانی درێژە بە خوێندن بدات و هەر لە منداڵیەوە بۆ بەڕێوەبردنی ژیانی خۆی و بنەماڵەکەی بە ناچار دەستی بە کرێکاری کرد. لە سەرەتای سەرهەڵدانی شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1970 زانی هاوڕێ عەبدوڵڵا وەک تازە لاوێک بەشداری چالاکانی تێدا کرد. دوای ماوەیەک هاوکاری لەگەڵ حیزبی دموکراتی کوردستانی ئێران خەباتی سیاسی خۆی بە کۆمەڵەوە گرێدا و بوو بە پێشمەرگەیەکی چالاک و جێگەی متمانی کۆمەڵە. هاوڕێ عەبدوڵڵا دوای ماوەیەک گەڕایەوە ناوەی وڵات و لەلایەن کۆماری ئیسلامیەوە خرایە بەندیخانە. دواتر ڕەوانەی دەرەوەی وڵات بوو و لە وڵاتی نۆروێژ نیشتەجێ بوو. لە دەرەوەی وڵاتیش هاوڕێ عەبدوڵڵا وەک دڵسۆزێکی کۆمەڵە مایەوە و خۆی بە لایەنگر و پەیڕەوی ڕێبازی کۆمەڵە بزانێت. ئێمەش بمبوونەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێرانەوە هاوخەمی خۆمان لەگەڵ بنەماڵەی بەڕێزی هاوڕێ عەبدوڵڵا دەردەبڕین و خۆمان بە شەریکی غەمیان دەزانین. یاد و بیرەوریەکانی هاوڕێ عەبدوڵڵا لەبیر ناچنەوە و خەبات و تێکۆشانی جێگای ڕێز و هێزار. دووە ماڵاوایی کەسایەتێکی دڵسۆز و خۆشەویست. بەداخ و پەژارێکی زۆرەوە هەواڵی مەرگی کەسایەتێکی خۆشنێ و تێکۆشەری ئینساندۆست کاک عەبدوڵڵای خەلیلپور ئازەرمان پێگەیشت. کاک عەبدوڵڵا کەسایەتێکی ناسرا و خۆشەویست و جێگەی متمانەی خەڵکی سەردەشت و مەهابەت بوو. مەرگی کاک عەبدوڵڵای عەزیز خەسارێکی گەورە بۆ بزوستنەوەی شۆڕژگەرانە و حەقخوازانەی خەڵکی کوردستانە. هەر لێرەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵەوە هاوخەمی قوڵی خۆمان لەگەڵ هەموو خۆشەویستانی کاک عەبدوڵڵا نەماڵەکەی هەسوکار و بەتایبەت هاوڕێی لە مێژینەمان کاک یوسف خەلیلپور ئازەر دەردەبڕین. یادی ئەو ئازیزە بۆ هەمیشە بەرز و خۆشەویستە.
بەداخێکی زۆر گرانەوە هاوڕێی عازیز فیداکار دڵسۆز و خۆشەویستی ناو ڕیزەکانی کۆمەڵە و شاری سەقز هاوڕێ ئەمیر ڕەحیمزادە ناسراو بە بابا عومەر ڕۆژی شەممە 19 جۆزەردانی 1403 هەتاوی لە تەمەنی 71 ساڵیدا ماڵاوایی لەژیان کرد. بابا عومەر ساڵی 1332 هەتاوی لە ئاوایی خانەقا لە 20 کیلومتری ڕێگای سەرەکی سەقز دیواندەرە لە بنەماڵەیەکی زەحمەتکێشی ئەو ئاواییە لەدایک بوو. کاگ ئەمیر پاش سەربازی گەڕایەوە شاری سەقز و بە دوای کۆچی دوایی دایک و باوکی بوو بە نان ئاوەری بنەماڵەکەی وەک کرێکاری ساختمانی کاری کرد. ئەو کرێکارە زەحمەتکێشە لە ڕاپەڕینی 1357 هەتاوی چالاکانە بەشداری کرد. سەرەتا پەیوەست بە سازمانی پەیکار و دواتر چووەنێ و ڕیزی چریکە فدایەکانی ئێران. ساڵی 59 هەتاوی بوو بە پێشمەرگەی کۆمەڵە و لە چەندین ئەمەلیاتی تایبەت لە شارەکانی سەقز، سنە و مەهاباد بەشداری کرد. پاش 4 ساڵ وازی لە پێشمەرگایەتی هێنا، بەڵام قەت وازی لە ئامانجەکانی کۆمەڵە نەهێنا و لە هەموو مەراسمەکانی کۆمەڵە ڕۆژی جیهانی کرێکار و 8 مارس بەشدار بوو. بابا عومەر ڕۆژی شەممە لە شاری سەقز ماڵاوایی لە ژیان کرد و بە ئاڵا سوورەکەی کۆمەڵەوە لە گۆڕستانی ئایشی و بەشداری بەرینی خەڵک نێژرا. لە مەراسمی سەرخۆشیەکەیدا مەحموود ساڵحی و عوسمان ئیسماعیلی لەسەر ژیان و تێکۆشانی بابا عومەر سەڵباسیان کرد و کۆپ لە شاری تۆ نامری چاوەکانم لەسەر مەزاری خوێندرا و ڕێز لە یاد و بیرەوەریەکانی گیرە. ئێمەش بمبۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێرانەوە سەرخۆشی خۆمان ئاراستێ بنەماڵە هاوڕێیان و خۆشەویستانی بەتایبەت هاوڕێ پەرویز ڕەحیمزادە جگەرگۆشەکەی و خەڵکی تێکۆشەری شاری سەقز دەکەین و هاوبەشی خەمیانی. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. یادی ئازیزی بەرز و ڕێگای پڕێبوار بێت. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، بەم جۆرەش گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیگرتنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان حتمەن پەیوەندیمان پێوە بگرن و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. ماڵەوە.